پیرۆپشکی تەواوی قۆناغەکانی جامی کوردستان ڕاکێشا و یاریگای یاریەکانیش دیاریکرا لە نێو بارگای یەکێتی تەواوی کوردستان لە شاری هەولێر بە ئامادەبوونی لیژنەی پێشبڕکێکانی یەکێتیەکە و نوێنەری یانە سەرکەوتۆکان تیرۆپشکی قۆناغی 16 جامەکە بەڕێوە چوو کەوا بڕیارە یاریەکانی ئەم قۆناغا دووشەمەی داهات و 22 ئەم مانگە ئەنجام بدرێ. ڕانیە و سێمێڵ لە هەولێر بەیەک دەگەن و براوەیان بەربراوەی یاری هەڵۆ و نەورۆز دەگات. سیروانی نوێ لە قۆناغی 16 چاوەڕوان دەبێ و لە قۆناغی 8 بەربراوەی بابان و خاک دەگا کەوا یاریەکەیان لە سلێمانی ئەنجام دەدرێ. دۆهۆک و کۆیەش لە دۆهۆک و هەندرێن و هەولێریش لە یاریگای هەندرێن بەیەک دەگەن و لە قۆناغی 8 براوایان بەیەک دەگەن. برایەتی و ڕزگاری لە یاریگەی یانی برایەتی و چەمچەماڵ و چوارقورنا لە چەمچەماڵ بەیەک دەگەن. براوایان لە قۆناغی داهات و ڕوبەڕووی یەکتر دەبنەوە. ئێمە هەوڵ دەدەین دایما دادپەروەریەک بکەینەوە لەسەر ئەو ڕێنمایە و ئەو مەرزانەی کە دامانە لە هەر پاڵەوانێتە چی ئەوەش کە لە سەرەتای دەستپێکردنی جامی کوردستان ئەو ڕێنمایە نەماندا بووە برادرە مەرزەکانی بەشداریکردماندا بوون بە هەمان مەرز پەیڕەوی ئەومان کرد بەڵام ئەوڕۆ تیرۆپشتی یاریگاکان و تیرۆپشتی خولی هەشت و یاریگاکانی خولی هەشت و تا کۆتایی خولەکە هەر کەسە بزانی لەگەڵ چی یاری دەکا و لە کام یاریگا یاری دەکات. یەک گەڕی هەشت لەگەر گەڕی 4 لە خولی پلەیەک گەڕی هەشتی لە پلی نایاب بە بۆنەی ئەوەی کە گەڕێک لە جامی کوردستان بەڕێوە دەچی تەنها کشایتەوە لەو پاش یعنی بڕیار بوو گەڕی هەشتم بکەوێتە ئاخیری بەڵام ئەوە لە بەرژەوەندی هەندێک یانە نەبوو تەمە سەیرمان کرد هەندێک یانە زەرمەند دەبن لۆیە بە ڕێسکەی خۆی دەڕوا گەڕی هەشت لە پاش گەڕی یەکەم گەڕی جامی کوردستان بەڕێوە دەچی کەواتەمە ئێستا ئەو هەفتەیە گەڕی هەفتەم دەڕوا هەفتەی پاشتری گەڕی هەشتم دەڕوا بۆ شێوەیە تا کۆتایی خولەک.